سڵاوتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی بەسەرهات بە ئێوەی ئازیز دەگەمەوە. هەروەکو پێشتر باسمان کردبوو کە ئێمە هەوڵ دەدەین لە هەر هەڵقەیەک بتوانین تشک بخینە سەر لایەنێک لە لایەنەکانی مێژووی ڕابردووی کەرکووک. لە هەڵقەکانی پێشووتر باسی کۆمەڵێک کەسایەتی و سمبولی کەرکووکمان کردووە. لەم هەڵقەیەدا هەوڵ دەدەین تشک بخینە سەر کەسایەتیە کە لە ڕابردووی نزیکدا ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە لە کەرکووک، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ئاینی، لە ڕووی سیاسی، لە ڕووی زانستی، کە ئەویش خوا لێ خۆش بوو سەید ئەحمەدی خانەخایە. سەید ئەحمەدی خانەخا جگە لەوەی کەوا کەسایەتیەکی دیاری کەرکووک بوو و خۆشی لە بنەماڵەی خانەخاکان بووە کە خاوەن خانەخایەکی دێرینی کەرکووکن کە تاوەکو ئێستاکەش پێگەی ئەو خانەخایە لە کەرکووک بە جۆرێ لە جۆرەکان ماوەتەوە. بۆ قسەکردن لەسەر پێگەی هەم خانەخای کەرکووک و هەم ڕۆڵی سەید ئەحمەدی خانەخا کە لە 18 تەموزی ساڵی 1952 کۆچی دوایی کردووە، هەزمان کرم هەڵخێ تایبەت بکەین بە یاد و یادەوەری سەید ئەحمەدی خانەخا و پێگەی خانەخا بۆ قسەکردن لەسەر ئەو مێژووە لەگەڵ زۆر بەڕێز سیروان بەرزنجی کە هەم خۆی لە بنەماڵەی خانەخاکانە و هەم لێکۆڵەرە و هەم شارەزایە لە مێژووی بنەماڵەی ئالخانەخا و چەند کتێبێکشی لەو بوارە نووسیوەتەوە. هەزمان کرد گفتوگۆی زیاتر بکەین. کاک سیروان بەخێر بێی. زۆر سپاس مامۆستا. زۆر سپاس بۆ تۆ. دەستت خۆش بێ بۆ ئەم دیدارە. سڵاو ڕێزم هەیە بۆ بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی کەرکووک. زۆر سپاس. کاک سیروان وا بزانم کۆمەڵە کتێبت نووسیوەتەوە لە بواری خانەخا و لە بواری مێژووی خانەخا. حەزەکەم تیشکێ بخەیتە سەر ئەو نووسراوانت ئەو بەرهەمانەی کەوا نووسیوتە لەو بوارە. بەڵێ بەندا لە ساڵی 2010 دەستم کرد بە نووسینەوە و لێکۆڵینەوە لەسەر مێژووی بنەماڵەی خانەقای سەید ئەحمەد لە کەرکووک. بۆ ماوەی 5 ساڵ خەریکی ئەو کتێبە بوو. لە 2015 هاتە چاپکردن. حەجمی کتێبەکە 400 لاپەڕەیە لە ساڵی 2015 بڵاو کرایەوە. هەلو کتێبەدا ئاماژەم کردووە کە بنەماڵی خانەقا ڕەچەڵەکان لەکوێیە، لەکوێ هاتوون بۆ کەرکووک، بە درێژی باسی ئەو بابەتەم کردووە لەو کتێبەدا. هەروەها کتێبێکی ترشم دەرکردووە بە زمانی عەرەبی بە ناونیشانی التبر المەسبووک مەشایخ و ئەعلام ئال سەید ئەحمەد سەردار فی کەرکووک. ئەوەش بە هەمان شێوە نزیکەی 400 پەڕەیە بە زمانی عەرەبیە. ئەلو کتێبە لە ساڵی 2022 چاپ و بڵاو کرایەوە. زۆر بابەتمان بڵاو کردوتەوە لەگەڵ وێنەی دانسقە و زانیاری تازە. بەڵێ زۆر سپاس. حەزەکەم پرسیار ئەو بکەم، با بڵێن بنەماڵەی خانەخاکان لە کەرکووک و هەروە پێگەیان لە کەرکووک، ئەو پەیوەندی نێوان ئالخانەخا و کەرکووک چ پەیوەندیەکەوە ئەو مێژوو بۆ کێگەڕێتەوە؟ بەڵێ مێژووی هاتنی بنەماڵەی خانەقا بۆ سەدەی 18 دەگەڕێتەوە. یەکەم کەسی بنەماڵەی خانەقا شێخ ئەحمەدی سەرداری سەرگەڵوو بووە کە یەکەم خەلیفەی مەولانا خالیدی نەقشبەندیە. ئەو زاتە باپیری گەورەمانە لە ساڵی 1970 زاینی لەدایک بووە لە گوندی سەرگەڵوو. دیارە گوندی سەرگەڵوو سەر بە ناوچەی سوورداشە، سەر بە پارێزگای سلێمانی. خەلیفەی مەولانا خالیدی نەقشبەندیە ئیرشاد و ئامۆژگاری خەڵکی کردووە. لە پاشان دێتە کەرکووک لە گەڕێکی بڵاخ نیشتەجی ئەبێ. چەندین مەلا و زانای ئەو سەردەمە پەیوەندیان پێوە کردووە، علومی شەرعیان لە خزمەتیان خوێندووە و تەریقەتی نەقشبەندیان لەسەر دەستی وەرگرتووە. یەکەم کەسی بنەماڵەی خانەقا شێخ ئەحمەدی سەردارە کە هاتووەتە کەرکووک. شێخ عەبدولقادری سوور وا بزانم دامەزرێنەری ئەم خانەقای کەرکووکە. بەڵێ چیرۆک یەکەیە لەسەر لەدایکبوونی، وا بزانم خۆتیش لە کتێبەکەت ئاماژەت پێی کردو بوو، حەزمە کرەوە بگێڕیتەوە. بەڵێ دیارە شێخ ئەحمەدی سەردار 5 کوڕی بووە. کوڕە گەورەکەی بە ناوی شێخ قادری سوور، خۆی ناوی شێخ عەبدولقادرە بەڵام ناسراوە بە شێخ قادری سوور و شێخ ئیبراهیم و شێخ عەبدوڕەحمان، شێخ سەلیم، شێخ محەممەد. ئەم 5 کوڕی بووە. ناسراوترین کوڕی شێخ قادرە کە بە شێخ قادری سوور ناسراوە. لە دوای وەفاتی باوکی ئەو جێگرەوەی باوکیە لە تەریقەتی نەقشبەندی. هاتوۆتە کەرکووک لە ساڵی 1834 ئەم خانەقایی دروست کردووە. دیارە لە دەستنووسێکی خۆیدا ئاماژە ئاکاکە ئەلێ ئەفەرمێ خانەقاکە چەند بەشی عەرزێکە کڕیمە، ناوی ئەو کەسانشی هێناوە لە دەستنووسەکەی ئاماژەی بۆ کردووە شێخ قادری سوور.
ئەم عەرزانەم کڕیوە خانۆکەم لەسەری دروست کردو و خانەقاکەشم لەسەری دروست کردووە واتە کەس پێی نەداوە لەسەر ئەرچی خۆی خانەقاکەی دروست کردووە لە ساڵی 1834. بەڵێ کاک سیروان خانەقا هەرچەنە لەو کاتەیە دامەزراوە بەڵام لە کەرکووکەرەوترێ خانەقای سەید ئەحمەد یان سەید ئەحمەدی خانەقا بۆچی یعنی ئەوەندە ناوی سەید ئەحمەدی خانەقا زاڵە بەسەر خانەقای کەرکووکە؟ جوانە خۆی وەک باسم کرد دامەزرێنەری خانەقاکە شێخ قادری سوورە لە ساڵی 1990 لەدایک بووە لە ساڵی 1960 کۆچی دوایی کردووە ئارامگاکەی لە ناو خانەقایە لە پاش خۆی ئەو 6 کوڕی بووە کوڕە گەورەکەی شێخ حوسێنی ناوە کە دەکاتە بابی سەید ئەحمەدی خانەقا شێخ حوسێن پیاوێکی زانا و عالیم و مدەڕیس و شێخی تەریقەتی نەقشبەندی بووە لە پاش وەفاتی باوکی دەستی کردووە بە تەدریس و ڕێنمایی خەڵکی و هەروەها تەریقەتی نەقشبەندی ئەوش لە ساڵی 1970 وەفات دەکا لە پاش وەفاتی شێخ حوسێن ئەمجا سەید ئەحمەدی خانەقا دێتە شوێنی باوکی دائەنیشێ دیارە ئەوش ئیلهامێکی خواییە سەید ئەحمەدی خانەقا خۆی پێگەیاندووە چونکە کاتێ باوکی وەفات دەکات تەمەنی 21 ساڵ دەبێ خوێندنی حوجرە و فەقێتی کردووە و هەروەها ئیجازەی مەلایەتی لە خزمەتی مامۆستا مەلا مستەفای ژێ وەرگرتووە کەسێکی ئاینی بووە کەسێکی کۆمەڵایەتی زۆر بەهێز بووە و هەروەها کەسێکی زۆر سەخی تەبیعەت بووە ئەو سەخاوەتە وای لێ کردووە نازناوی خانەقاکە بگۆڕێ بە خانەقای سەید ئەحمەد ئەژینا لەگەڵ دامەزراندنی خانەقاکە ناوی خانەقاکە لە سەرەتا بووە ئەو شێوەی بۆ بەنەوەکانی سەید ئەحمەدی سەردار خانەقای نەوەکانی سەید ئەحمەدی سەردار بەڵام لەبەر سەخاوەتی سەید ئەحمەدی خانەقا و لە سەردەمی سەید ئەحمەدی خانەقاکە ئەگۆڕێ بە ناوی خانەقای سەید ئەحمەد. بەڵام سەید ئەحمەد پێگەیەکی زۆر بەهێزی هەبووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یعنی ئەو پێگەیە چۆن بەدەستدێنێ ئایا بەهۆی ئەوە بووە کە سەردەمی داگیرکردنی عێراق لەلایەن ئینگلیز و ئەوانەوە ئەمە بەڕۆڵێ ئەمە بە هۆکارێک نازانی یاخود هەرخۆشی یعنی هەرخۆشی وەکو جەنابەت فەرمووت ئەو سەخاوەتی کە هەی بووە یعنی خەڵکی کەرکووکە تاکوی ساکەش باسەواکە کە خانەقا بووە شوێنێ بۆ داڵدەدانی هەژاران و ئەوانە من مەبەستمەوە بوو پرسیارەکەم لەوە ئایا ئەو پێگەی کەوا سەید ئەحمەد بەدەستیە نابوو لە کەرکووک چۆن بەدەستی هاتووە ئایا لە بنەماڵەکەیەوە بۆی مایەوە یاخود بە هەوڵ و تێکۆشانی خۆی بووە بەشێکی دەگەڕێتەوە بۆ بنەماڵەکەی بەڵام بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ لێ هاتووی خۆی چونکە مامۆستا مەلا جەمیلی ڕۆژبەیانی بۆمان دەگێڕێتەوە دەڵێ عەشایری کوردی ناوچەی پردێ عەشایری کوردی ناوچەی قەرەحەسەن ئەمانە هەموویان خۆیان بە دۆستی سەید ئەحمەدی خانەقا دەزانی خۆیان بە مەحسووبی خانەقا دەزانی هەر کێشەیەکیان هەوایە کۆمەڵایەتی ڕویان لە خانەقا دەکرد سەید ئەحمەد خانەقا بەدەم کێشەکانەوە دەڕۆیشت کێشەکانی بۆ چارەسەر دەکردن کێشەی عەشایری بووە کێشەی حکوومەت بووە فەلەبەرەوە ڕۆڵێکی زۆر باشی هەبوو سەید ئەحمەدی خانەقا ناوبانجێکی باشی دەرکرد و بلەو سەردەمایە. بەڵێ کاک سیروان ئەو پێگە زانستی کەەوە سەید ئەحمەدەی بووە یعنی خۆکو ئەم سەردەمی خوێندنی ئەکادیمیا ئەوانە نەبووە طبعاً سەید ئەحمەد پێم وایە کە زانایەکی ئاینیش بووە ئایا شعری نووسیوە چونکە زۆرجا پیاوە ئاینەکانی و سەردەمە شاعریش بوونە لەگەڵەوەی کەوا با بڵێن کە مەلابوونە و موریدیان هەبووە زۆرجا سێرەکەی لەگەڵەوەشدا شاعریش بوونە پێگەی زانستی سەید ئەحمەدی خانەقا لە کوێی پێگەی زانستی کەرکووکی سەردەمی خۆی بووە؟ بەڵێ سەید ئەحمەدی خانەقا وەک باسم کرد ئیجازەی مەلایەتی وەرگرتووە و هەروەها پیرەمێردی شاعیر زۆر هاوڕێی بووە زۆر جار سەردانی کردووە تەنانەت لە سەفەری حەجیش بەیەکەوە بوونە لە ساڵی 1999 پیرەمێرد بۆمان دەگێڕێتەوە لە ڕۆژنامەی ژین و ژیاندا باسی کردووە دەڵێ سەید ئەحمەدی خانەقا زۆربەی شعرەکانی حافظ و بێدل و سعدی شیرازی و شێخ ڕەزای تاڵەبانی و زۆر لە شاعیران متەنەبی ئەمانە شعرەکانی لەبەر کردوبوو
تا پیرەمەرد دەڵێ ئەوەندە بە جوانی دەیخوێندەوە زۆر جار دووبارە مەکردەوە قوربان جارێک تریش بۆمان بخوێنەوە. بەڵێ شارەزای شعری هەبوو. بەڵێ بەڵێ کاک سیروان پەیوەندی سەید ئەحمەدی خانەقا لەگەڵ کەسایەتەکانی سەردەمی خۆی چ پەیوەندیەک بووە بە تایبەت لەگەڵ کەسایەتیە سیاسیەکانی ئەو سەردەما لە هەمووی گرنگتر شێخ مەحموودی حەفید چ پەیوەندیەک بووە؟ بەڵێ شێخ مەحموودی حەفید هەر جارێک هاتبێ بۆ کەرکووک هاتووە بۆ خانەقا لە خانەقا دابەزی و میوان بووە. پەیوەندی زۆر بەهێز بووە تەنانەت لە شەڕی شوعەیبە بەیەکەوە چوونە بۆ غەزە چوونە بۆ شوعەیبە لە ناسڕی و لە خواری ناسڕیەوە پەیوەندیان زۆر خۆش بوو هەمووشیان هەبووە. بڵێ یعنی هەر ئەو پەیوەندیە هەر پەیوەندیەکی با بڵێن کەسایەتی بووە یان پەیوەندی با بڵێن کەسی بووە یاخۆت پەیوەندی هەڵوێز بووە هاو هەڵوێز بوونە هاو هەڵوێز بوونەوە ئەو پەیوەندیە لە سەردەمی شێخ معروفی نۆدێ ئەو پەیوەندیە دەگەڕێتەوە بۆ سەردەمی شێخ معروفی نۆدێ و شێخ ئەحمەدی سەردار چونکە شێخ ئەحمەدی سەردار فەقەی شێخ معروفی نۆدێ بووە لە خزمەتی ئەو خوێندوێتی و هەروەها تەریقەتی قادریشی لەو وەرگرتووە. فەو تەریقەتێکە لە شێخ معروفی نۆدێ وەرەگرێ ئەو پەیوەندیە بۆ ئەو سەردەما ئەگەڕێتەوە. کوڕاوکوڕ دابەزیوە تا سەردەمی شێخ مەحموودی حەفید و سەید ئەحمەدی خانەقا و تا ئێستاش نەوەکانی خانەقا و بنەماڵەی حەفید پەیوەندیمان هەیە. بەڵێ باس لە مەجلیسەکانی سەید ئەحمەدی خانەقا زۆرەکرێ لەسەر چاوە مێژوویەکان کە ئەڵێن مەجلیسی تایبەتی هەبووە. بەڵێ ئەو مەجلیسانە چ مەجلیسێک بووە یعنی وا ئاوها کە چووەتە مێژووە؟ مەجلیسەکانی هەمە زۆرن یعنی مەسەلەن شێخ ڕەزای تاڵەبانی بەردەوام سەردانی سەید ئەحمەدی خانەقای دەکرد. زۆر پەیوەندی خۆش بووە لەگە سەید ئەحمەدی خانەقا حتا ڕۆژێک دەڵێ سێ ئیسم هەن بێ مسەما هەروەکو تەیری عنقا شاری جابڵقا پڵاوی خانەقا. ئەمە وەسفی خانەقا و لە باسی خواردنی خانەقا کاکا و سەردەمە خانەقا جمەی هاتووە لە میوان و هەروەها پیرەمێردی نەمەر باسی ئەوەکە کە دەڵێ کەسایەتیەکانی هەر چوار پاچەی کوردستان لە سووریا لە تورکیا لە ئێران لە عێراقیش چی ڕۆشنبیر چی ئەدیب چی سەرکردا چی شاعیر چی زاناکانی ئاینی دەهاتن بۆ خانەقا دەبن بە میوانی سەید ئەحمەد بە هەفتە و بە دوو هەفتە و بە مانگ لە خانەقا دەمانەوە کۆڕی ئەدەبیات و کۆڕی مێژووی و کۆڕی شیعریان دەبەست. خانەقا بریتی نییە هەر لە مەراسیمی مەسەلەن بەڕێوەبردننی ئاینی نەخێر. بەڵێ بەڵکو لایەنی کۆمەڵایەتی زۆر بەهێز بووە. بڵێ لەلایەنە سیاسەکەی کاک سیروان زۆر جا باسی پێگەی خانەقا کرێ وەک لایەنی سیاسی وەکەوەی کە زۆر جا پشگیری شۆڕشەکانی کردووە لەو لایەنەوە چۆن بووە یعنی خانەقا پێگەیەکی مهم بووە بۆ نمونە من یەکێ لە میوانەکانم باسەوەی کرد کە تەنانەت خوا لێ خۆشببوو مام جەلال کە زۆر جا هات بۆ کەرکووک لە خانەقا لایداوە لە سەردەمی کۆن زۆر جا لێەوە نامەی نردووە بۆ هەواڵەکانی ئەو لایەنە سیاسیە چۆن وەسفەکەی؟ بەڵێ زۆربەی سەرکردەکان هامەشۆی خانەقایان کردووە. بۆ نمونە کاتێ شێخ ئەحمەدی بارزان کە نەفی کرابوو لە بەسڕا و لە بەغدا بوو لە ساڵی 58 کە ئازاد کرا هات بۆ خانەقا سەردانی خانەقای کرد. هەروەها جەنابی مامجەلال ڕەوانشاد مامۆستا ئیبراهیم ئەحمەد شەهید عەلی عەسکەری عومەر دەبابا زۆرن و هەروەها حەمزە عەبدوڵڵا سکرتێری پێشووی پارتی ئەمانە هەموویان بەردەوام لە خانەقا بوون هامووشیان دەکرد و زۆر جاش مختەفیە بوون لە خانەقا دەپارێزران. بەڵێ یعنی خانەقا لە ڕووی سیاسیەوە وەکو مەدرسەیەکی سیاسی کوردایەتیش بووە. بەڵێ جگە لەوەیکەوە پێگەیەکی ئاینی هەبووە زۆر جا سەرکردەکان لەوێ وەکو جەنابەت فەرمووت لەوێ با بڵێن مختەفیە بوون هەر لەو بارەشەوە. بەڵێ هیچ کێشەی بۆ دروست نابوو لەو سەردەما یعنی خانەقا هیچ کێشێکی بۆ دروست نابوو لەوەی کە خانەقا شوێنێکی ئاینیە لەلایەکی دیکەشەوە پشگیری شۆڕش و لایەنی سیاسیەکە. بەڵێ کێشیان بۆ دروستە بوو بەڵام لەبەر پێگەی سەید ئەحمەدی خانەقا و کاکە حوسێنی خانەقا قسەیان ناکرد. بۆ نمونە حەمزە عەبدوڵڵا دەست ئامر قەبزی بەدواوە بوو لە خانەقا مختەفی بوو هەواڵیاندا بە کاکە حوسێنی کوڕی سەید ئەحمەدی خانەقا
وەزیری ناوخۆ سەردانی خانەقاکە. ئەو کاتە وەزیری ناوخۆ سعید قەزاس. سعید قەزاس وەزیری ناوخۆی زۆر هاوڕێی کاکە حوسێنی خانەقا بوو و پێکەوە ئەندام پەرلەمان بوون لە سەردەمی مەلەکی. کاتێ دێتە خانەقا پێشەوەی بگاتە خانەقا کاکە حوسێن بە حەمزە عەبدوڵڵا ئەڵێ کاک حەمزە ئەمڕۆ ڕاوەتەیر مەکە، میوانێکی زۆر گەورە دێ وەزیری ناوخۆیە. ئەوشە لێ باشە. کاتێ میوانەکە ئەگات دانیشن ئەوەندەی پێناچی حەمزە عەبدوڵڵا ڕاوەتەیرەکە. بڕنەوێکی ئەبێت بیبسوو کۆتر لە ناو دارەکانی باخچەی خانەقا ئەلێوێ ڕاوەتەیریە کرد. سعید قەزازیش تەماشای کاکە حوسێنەکە، کاکە حوسێنش خۆی وەک بڵێ لێ غەشیمەکە کە ئەنەوە هیچ نییە. لە پاشانە پاش ناخواردن و دانیشتن لەخوا حافیزینە کاکە حوسێن سعید قەزاز بە کاکە حوسێن لێ نەدەبوو حەمزە عەبدوڵڵا چاوەڕێ بکە هەتا ئێمە ملمان دەشکێنی. هەر بەو شێوەیە. زۆر دەزانم لێرێ لە لای تۆ میوانە، بەڵام پێی بڵێ ئاگای لە خۆی بێ حکوومەت چاوی لەسەرەتی. سەلامی لێکم ئەو کاتە خوا حافیزینەکە. بەڵێ بەڵێ ئەو نمونەیەکە تەبان ئەو نمونەیەکە لە نمونونەکان. هەروەها مەلای گەورەی کۆیە بەم شێوەیە باسی خانەقاکە دەڵێ دەفەرمێ خانەقای سەید ئەحمەد سەفارەتی کوبڕای کوردە لە شاری کەرکووک. خانەقاکەی بە سەفارەت ناو بردووە. واتە هەموو کەس ئیتر ڕۆڵی سەفارەت دیارە، هەریش نوێنەرایەتیەکە. هەموو خەڵکەکە ڕویان لە خانەقا کرد. بڵێ طبعا سەید ئەحمەد وەکو مجاهید و جەنگاوەرێکیش حەزەکەم بگەڕێمەوە بۆ سەر سەید ئەحمەد، ینی قسەی زیاتری لەسەرکەی سەید ئەحمەدی خانەقا وەکو مجاهیدێک وەکو جەنگاوەرێکیش ناو دەرەکە. ئەو نازناوە مجاهید لەو سەردەما بۆچی بە سەید ئەحمەدی خانەقا وترێ لە سەردەمی خۆی؟ معلوم بەڕێستانە مامۆستا لە ڕووی شەرعەوە لە ڕووی ئاینەوە ئەو کاتە دەوڵەتی عوسمانی نامە دەنووسێکەوە ئینگلیز بەنیازە هێرش بەرێتە سەر عێراق. ئەو کاتەش لەژێر دەسەڵاتی عوسمانی بووە. نامانێرێ بۆ مەلاکان، بۆ زاناکان، بۆ شێخ و سەیدەکان. ئەمانش نفوسیان هەبووە. خاصەتەن سەید ئەحمەدی خانەقا نفوسێکی زۆر باشی هەبووە. وەکو ئەدمۆس لە کتێبەکەی باسەکە کورد و تورک و عەرەب زۆر باسی سەید ئەحمەدەکە، دەڵێ خاوەن نفوسێکی زۆر گەورەیە. فەلەبەرەوە کاتێ نامەیان پێدەگات ئەمانش بە ناوی جیهادەوە کەەوە ئەمان غیرە مسلمانن و غەزایان و ڕەوایە. فەلەبەرەوە لەگەڵ شێخ مەحموودی حەفیدا لەگەڵ سەرکردەکانی کورد لە کەرکووک بەرەو ناسریە دەڕۆن و دەچون بۆ ئەو غەزایە ئەلێەوە نازناوی مجاهید وەردەگرێ. بەڵێ سەید ئەحمەدی خانەقا لە دژی ئینگلیز بووە. یعنی وەکو جەنابەت باسی ئەدمۆنس شت کرد. ئەدمۆنس چۆن باسی سەید ئەحمەدی خانەقاکە وەکو بەڕێزت باست کرد بە چه شێوەیە باسیەکە؟ پێشەوەی بێمەسەرەوەی ئەدمۆس هەر لە قەدیمەکانی خۆمان بیستومانە کاتێ حکوومەتی ئینگلیز ئەم وڵاتەی داگیر کرد داواکەن لە سەید ئەحمەدی خانەقا خۆی هەڵبژێرێ ببێ بە مەلیکی عێراق. بەڵێ سەید ئەحمەد ئەو داوای ڕەفزەکە. بەڵێ وڵا حەزمە کرد و پرسیارش. بەڵێ بۆچی ڕەفزیەکە؟ ڕەفزیەکە لەبەرەوەی ملەتی عێراقی ناسیوە و دەڵێ دەفەرمیێ سەید ئەحمەد من خۆم هەڵ نابژێرم. لێ پرسم بۆ خۆت هەڵ نابژێری؟ ئەڵێ میلەتی عێراق ئەمانی نییە، ئەمڕۆ چەپڵەم بۆ لێ دەدەن بمکەن بە مەلیک، دوو سبەی چەپڵەم بۆ لێ دەدەن دەرم دەکەن. ئافە لەبەر ئەوە خۆم هەڵ نابژێرم. یعنی سقەی نەکردووە، سقەی پێ نەبووە بە عێراقیەکان و هەروەها ئێمەش وەکو مێژوو ئاگادارین کە باسی ئەوە کات چۆن وعدەیاندا بە ئیمامی حوسێن و ئەو وعدەکان نەبردە سەر و لە ڕێگاوە پلانیان بۆ دانا و دواتر شەهیدیان کرد. باش ئەی ئەدمۆس چۆن لە کتێبەکەی باسی سەید ئەحمەدی خانەقاکە؟ ئەدمۆس لە وابزان بانگێشتیەکان چەند جارێک بەڵێ وەک باسم کرد نفوسێکی زۆری هەبوو سەید ئەحمەدی خانەقا. ئەلەو نفوسە ئەترسان لە سەید ئەحمەد زۆر ئەترسان و لەبەرەوە سەید ئەحمەدی خانەقا مقاتعی انتخاباتی کرد. کاتی مەلیک فەیسەڵیان هێنا کردیانە مەلیکی عێراق بۆ ڕاپرسیەکە کە ڕاپرسیەکە کرێ. بەڵێ سەید ئەحمەد ئیعازیدا و ئەمری فەرموو کەس دەنگ نەدات، ئەمە لە عێراقینە و لە ئێمە نییە. ئەوە بوو هەرچی وڵاتی کوردەواری هەیە هەموو مقاتعیان کرد، انتخاباتیان نەکرد.
بەڵێ ئەو ڕاپرسیەکە وا بزانم بۆ ئەوە ئەکرێ ئایا پاڵپشتی لە فەیسەڵی کوڕی حوسێنەکەن لەو سەردەمەیەکە ئینگلیزە یێنێ بۆ کەرکووک یان بۆ عێراق بڵین عەفوەنەی کاتە پاشا لێ ڕاپرسیەکەکە ئەوە بۆی بینەر بزانێ کە خەڵکی کوردستان تەبعاً بایکۆتیەکە لەبەرەوەی خەڵکی کوردستان لەو سەردەمەدا شۆڕشی شێخ محمود لە ئارادایە بۆ سەربەخۆی کوردستان و یەکێک لەوانەی کە پاڵپشتی شێخ محمودیش بۆ جەنابەت ئاماژەت پێکرد کە سەید ئەحمەدی خانەقا بوو کامان لەگەڵ ئەوەدا بوونە کە دەوڵەتی کوردی دابمەزرێ ئەگەرچی ئینگلیزیش زۆر ملی نەناوە بۆ ئەو داواکاریە بڵێ بەردەوام بوو بەڵێ جا سەید ئەحمەد مقاتعی انتخاباتی کرد ئەوە بوو ئەدمۆز لە کتێبەکە باسەکە لێ نفوسێکی زۆری هەبوو لی دەترسین بڕیارمانداوە نەفی بکەین بۆ بەسڕە ئەوە بوو لە یەکی مارتی ساڵی 1923 نەفیان کرد بۆ بەسڕە ساڵ و نیوە لە بەسڕا مایەوە بەڵام سەید ئەحمەد خوا ئیلهام و بەرەکەتێکی دابوو پێی بۆ ئیمکانیەتی باشیشی هەبوو ئەو نەفی کراوە بۆ بەسڕا بەڵام لە بەسڕا دیوەخانی دانا ڕۆژانە شلۆ برنجی دەدا لە ساڵی 23 شلۆ برنج بۆ ئەو سەردەمە زۆر بووە فلەبەرەوە ڕۆژانە لە دیوەخانەکەی میوان و کەسایەتی ڕویان تەیە کرد هەژارەکانی بەسڕا ڕویان تەیە کرد حتا لەوێ ناسراوە بە سەید ئەحمەد ئەبوتممەن ڕۆژانە برنجی ئەدا ساڵ و نیوە لە بەسڕا ئەمێنێتەوە خانەقاکەی گەرموگڕە بێ دیوەخانەکەی گەرموگڕە بێ پاش ساڵ و نیوە دێتەوە بەغدا لە بەغداش لەبەری کەرخ خانوویی گەورە ئەگرێ لەسەر ئەرکی خۆی ئەلەوێش دیوەخاندانێ ئەندام مەجلیسی تاسیسی پێشەوەی ببێ بە ئەندام پەرلەمان ئەو سەردەما وایان پێدەوت ئەندام مەجلیسە تاسیس و جەهای بەغدا شەخصیات ئەندام پەرلەمانەکان کە بە مەجلیسی تاسیس ناسرا بوو لەو سەردەمە ئێواران دەهاتن بۆ دیوەخانی سەید ئەحمەد قاوایان دەخوارد نیوەڕوان لێ میوان دەبوون بەو شێوەیە بوو تا ساڵی 1925 دوو ساڵ و نیو نەفی کرا دواتر لە 25 گەڕایەوە بۆ کەرکووک تەنازولی بۆ ئینگلیز نەکرد کە ئەگەڕێتەوە هیچ کێشەی بۆ دروست نابێتەوە لەگەڵ ئینگلیزا لەو سەردەما بەردەوام کێشەی بۆ دروستەکەن بەڵام ئەم هەر خۆڕاگەر بوو کۆڵی نەدا وا بزانم کاتێک کە ئەدمۆنز ئیتر وا بزانم پێچەوە نابێتەوە دۆخەکە ئەمجا ئەدمۆنز لە کاتێکدا هەڵوێستی خراپ بۆ لەگە سەید ئەحمەد کە دەستگیری کردووە و نەفی کردووە بەڵام دواتر ڕووداوەکان بە پێچەوانە ئەشکێنەوە لە کەرکووک ئەوە گاتوانی باسەوە بکەیت کە چۆن فریای ئەدمۆنزەکەوێ سەید ئەحمەدی خانەخا فریای ئەدمۆنزەکەوێ کە ئەدمۆنزیش وا بزانم پێزانینی ئەو لایەنەی پێزانیوە باسی کردووە ئەوە لە ساڵی 1940 کاتێ شەڕی ڕەشید عالی گەیلانی ڕوویدا ماوەی مانگێ بۆ 2 مانگ لە جەنگی جیهانی دووهەمە بەڵێ ئەوە بوو سەری نەگرت جا لەو فترەیە ئینگلیزەکانیان گرت ئینگلیزەکانی شەریکەیان گرت ئەدمۆنز بوو مستەر لایم بوو مستەر گرینگ ئەمانە هەموو گەورە پیاوانی ئینگلیز بوو لە شەریکەی نەو دەوامیانە کرد این ئەڵمان لەگەڵ ڕەشید عالی گەیلانی ئەم ئینگلیزانیان گرت هێنایان لە چۆدایاننا لە پاڵی خانەقا بەنیاز بوون بە قیتار بیان بن بۆ ئەڵمانیا مانە دەست بەسەرن ئیترەوە بوو داوایان کرد لە سەید ئەحمەدی خانەقا تەدەخول بکە چارەسەری ئەم وەزع بکە سەید ئەحمەدی متەرجەمێکی ئەڵمانم بۆ بێنن متەرجمێکیان هێنا دانیشت وتی ئەمانە ئینگلیزن وڵاتەکەی ئێمەیان داگیر کردووە غەیرە موسڵمانن ئێمە حەزمان پێیان نییە بەڵام ئێوە هاتوون ئەمانەتان دەست بەسەر کردووە بە قیتار ئەم ڕێگا دوورە ئابرن بۆ ئەڵمانیا زۆرە ئەرکە مەساریفە ئێمە شوێنمان هەیە لە پاڵ خانەقاوە کتێبخانە هەیە ئەلێو کتێبخانە شوێن لێدایان بنێن تا وەزعەکە هێورە بێتەوە ئەو کاتە بە ئیسراحەتی خۆتان بە تارایان بن چۆن چیان لەکەن بە ئارەزوی خۆتان ئەوانش بە قسەکەی سەید ئەحمەد قەناعەت دێنن نایان بن بۆ ئەڵمانیا ئەمێننەوە ڕۆژانە سەید ئەحمەدی خانەقا سێژەمە خواردنە بە بۆ ئەنێرێ بۆ ئینگلیزەکان یەکێ لەوانە مستەر لاینە یەکێ لەوانە ئەدمۆنزە وەک باسم کرد ماوەیەکی کەم لەوێ ئەمێننەوە حکوومەتی ڕەشید عالی گەیلانی سەر ناگرێ ئینقلابەکەی ئینگلیز دێتەوە کە ئینگلیز دێتەوە ئەمان دەرەچن لە سجن کە دەرەچن لە سجن بەرقیانێرن بۆ مەلیکەی بەریتانیا کەوا سەید ئەحمەدی خانەقا ئێمە زۆر هەڵوێستمان خراپ بوو بەرامبەری پێشتر دژایەتیمان کردووە و هەروەها نەفیمان کردووە بۆ بەسڕا و بەغدا
ئێستا ئەلەم هەڵوێستەیە هەڵوێستێکی جوامێرانی نواندۆ بەرامبەرمان بەڕاستی ئەمە ڕوومان نییە تەماشای بکەین مووقفێکی زۆر جوان و پیاوانی بەرامبەرمان نواندووە. مەلیکەی بەریتانیا نامێک دەنێڕێ ئەلی هەرچی پێویستە سەید ئەحمەدی خانەقا بۆی بکەن لە ماڵ لە جاه لە سیارە ئەو جا سەیدا وەک بڵێن مستەر ئەدمۆنس دێت لەگەڵ مستەر لاین دێن بۆ خانەقا ئەعتیزار دێنەوە بۆ سەید ئەحمەدی خانەقا کەوا ئێمە پێشتر وامان کردو تۆش بەو شێوەی خزمەتی ئێمەت کردووە. مەلیکەی بەریتانیا سڵاو و ڕێز و احترامی هەیە بۆ جەنابەت دەڵێ هەرچی پێویستە سەید ئەحمەدی خانەقا ئێمە بۆ یەکی. سەید ئەحمەد دەڵێ من سپاسی هەڵوێستی مەلیکەی بەریتانیا دەکەم لە هیچم کەم نییە زۆر مەمنون بۆ دیارەکانی قبولی ناکە هیچ وەرناگری. ڕاستە حەزمان کرد باسی بگەڕێنەوە سەر ئەو لایەنەی کە خانەقا لە ڕووی با بڵێن لایەنە کۆمەڵایەتێکە هەیبوو زۆر جا باستەوە کرێت کە خانەقا شوێنێ بوو بۆ هەژاران بۆ خەڵکی بێدەرەتان تەنانەت لەو ساڵانەی بە تایبەت ساڵی گرانیەکان ئەو ساڵە گرانیانێکەوە لە دوای جەنگی جیهانی یەکەم ڕوو لە ناوچەکەکە بە تایبەت لە کەرکووک لەو کاتەیە خانەقا چ ڕۆڵێکیە بێ؟ خانەقا ڕۆلی باشی گێڕاوە لە کاتی گرانیەکەی سەید ئەحمەدی خانەقا جگە لە خانەقاکە لە ماڵەکەی خۆی دەرگا و پەنجەرەیەکی کردووەوە بۆ ئەوی خەڵکەکە لە برسی و مردن نەجات بدا ڕۆژانە خواردنی دابش کردووە. مامۆستا مەلا عەلی فەتحوڵا یەکێکە لە گەورە زانایانی شاری کەرکووک فەرمووی بە چاوی خۆم بینیم 91 سینی لە ماڵی سەید ئەحمەدی خانەقا دەرچوو هاتە خانەقاکە بۆ ئەوی هەژار و لێ قەوماوان نانی لێ بخۆن هەر سینەیەکیش بۆ 4 نەفەر بوو سینەکان گەورە بوو. سەردەمانێک باس لەوە کرێت کە وا بزانم 20 کەس بەست چێشی لێناوە لە خانەقای کەرکووک بەنسبەت پیا و زیاتر لە 20 نەفەر بوونە بەنسبەت ئافرەت زیاتر لە 45 ئافرەت سەرپەرشتی خواردنیان کردەوە. بەڵێ ئەمە ڕۆژانە یعنی ئەو خزمەتە ئەکرا ڕۆژانە خزمەتەکرا لە خانەقا بەیانی نیۆڕۆ ئێوارە سێژەمە خواردنەدرا. یەک پرسیارێکی کەم ما بوو کاک سیروان لەسەر ڕۆڵی سەید ئەحمەدی خانەقا لە کۆکردنەوەی پێکهاتەکانی کەرکووک لەو سەردەما ئایا یعنی لە موریدەکانی تەنها کورد بوون یان لە نەتەوەکانی تریش هەبوونە؟ بەڵێ زۆربەی چونکە کەرکووک معلوم جەنابتە مامۆستا زۆربەی دانیشتوانی کوردن عەرەبی کەم تیا بووە و تورکمانش هەبوون. بەڵێ کوردەکان دەهاتن و لەم دوایە لە ساڵی سیەکان بە دواوە 45کان عەرەبش پیا بوو عەرەب و تورکمانش دەهاتن خانەقایان بەهی خۆیان دەزانی بەردەوام هامشوی سەید ئەحمەدی خانەقایانە کرد. سەید ئەحمەدی خانەقاوا بزانم لەگەڵ دەوڵەتی عوسمانیشا پەیوەندیەکی خۆشی هەبووە تەنانەت داڵدەی یەکێک لە کوڕەکانی سوڵتانەدا لە کاتی جەنگەکە لەو لایەنەوە ئەتوانی ئیسمان بوو باسکەی کاتی خۆی سوڵتان عەبدولمەجید داواکە لە شێخ قادری سوور سەردانی ئەستەمبول بکە. شێخ قادر ناڕوا شێخ حەمەد جەوادی کوڕی دەنێرێ. شێخ حەمەد جەواد سوڵتان کە چاوی پێکەوێ ئەمە کەسێکی عالیمە و زانایە و کەسێکی بە مستەوایە ئەیکا بە مامۆستای مناڵەکانی سوڵتان ماوەیەکی زۆر لەوێ بێ بۆ ماوەی 30 ساڵ شێخ حەمەد جەواد لەوێ مێنێتەوە. شێخ حەمەد جەواد دەکاتە مامی سەید ئەحمەدی خانەقا جا هەر لەو سەردەمەوە پەیوەندی عوسمانیەکان و لەگەڵ خانەقا پەیوەندیەکی باش بوو وەروەها داعمی سەید ئەحمەدی خانەقاشیانە کرد و سەید ئەحمەدی خانەقا کاتێ عەلی پاشا کوڕی سوڵتان مورادی پێنجەم لە ناو عایلەی خۆیانە تێک دەچن هەڵدێ لەگەڵ خاڵیا دەچن بۆ ئێران لە ساڵی 1906 بۆ ماوەیەک لەوێ دەمێننەوە دواتر دێنە بەغدا لە بەغدا زۆر ئەمین نابێت جەندەرمی عوسمانی بە دوایانە دەگەڕێن هەڵەسن دەگەڕێن دەپرسین چ شوێنێک ئەمینە ئەڵێن لە کەرکووک خانەقای سەید ئەحمەد هەیە دێن بۆ خانەقا تەبان ئەو عەلی پاشایە من کوڕەکەیم بینی کاک عەباسی ناوبیادی بەخێر وەفاتی کردووە لە سلێمانی دانیشت ئەویت باوکم 2 مەتر بوو باڵای پیاوێکی باڵا بەرز بوو کاتێ دێ بۆ خانەقا جلو ئەرسبابی شێوازی عوسمانلیە و سیماشی جیاوازە لەگەڵ خۆمانە
ئێمە کوردەواری هەموو فەقیانە و کەوا و چاکەت و ئەوانیان لەبەر دەکرد لەو سەردەما کاتی نیۆڕۆی بێ سەید ئەحمەد تەماشاکە ئەو دوانە غەریبن نان دەخۆن و پاش ناخواردن بانجیان دەکات لێوە خەڵکی چۆن ئەلێمە خەڵکی وڵاتێن زمانیشان ساف نییە سەید ئەحمەدی تورکی دەزانێ ئەلێ نایە خەڵکی وڵاتە نین بە جلوبەرگەکانتان دیارە بە زمانتان دیارە ئەلێ وڵە حاڵ و مەسەلە ئاوهایە ئەمە کوڕی سوڵتانین بەو شێوەیە هەڵهاتووین بیستومانە خانەخاکەت ئەمینە فلەبەرەوە ئێمە ڕوومان تێکردووی تر خۆت و هیمەتت سەید ئەحمەد ئەلیەوە لە شوێنێکی ئەمینن کەس ناوتان ناهێنە دابنشن بۆ ماوەی 2 مانگ لە خانەقا دەپارێزرێن دواتر سەید ئەحمەد دەفەرمێ من مەشغوڵم بە کاروباری خەڵکی دێم ئەڕۆم زۆر جار لە خانەقانیم سەردانی بەغدا دەکەم ئەرتسم ڕۆژێ لە ڕۆژان جەندەرما ئێوە بگرێ دۆستێکم هەیە لە هەڵەبجە نامەیەکتان بۆ دەنووسم دەتانێرم بۆ لای ئەو ئیتر لەوێ زۆر ئەمینە و کەس ناتانگرێ ئەوە بوو نامێکی بۆ نووسین لە پاش 2 مانگ چوون بۆ هەڵەبجە و کابراژ لێوێ زۆر بە گەرمی پێشوازی لەیان کرد بەڵێ ئەپارێزرێت طبعا ئیتر لە کوردستان ئەمێننەوە بەڵێ لە کوردستان بەڵێ لە کوردستان ئەمێنێتەوە و هەر لە کوردستانش خێزانی هاوسەری پێکهێناوە و یەک کوڕی هەبوو بە ناوی کاک عەباس لە سلێمانی دانیش من کاک عەباسم بینی بوو تەمان ئەو چیرۆکە ئەو بۆی گێڕامەوە ڕاستە بەڵێ بەڵێ کاک سیروان لە دوای سەید ئەحمەد کە طبعا سەید ئەحمەدی خانەخا ئیتر وابزانم وەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێکرد لە 18 تەموزی ساڵی 1952 کە کۆچی دواییەکە پێگەی خانەخاچی لێدێ بەڵێ لە دوای وەفاتی سەید ئەحمەدی خانەقا کاکە حوسێنی کوڕی دێتە جێگای کاکە حوسێن لە ساڵی 1930 لەدایک بووە 2 جار ئەندام پەرلەمان بۆ لە سەردەمی مەلەکی خانەقاکەی ڕاگرت بە شێوازی باوکی میوان لە بەغدا لە جنوب لە کوردستان و لە هەموو شوێنە ڕویان تێ کرد خزمەتی خەڵکیە کرد تا ساڵی 1986 لە 86 کە وەفاتی کرد ئەمجا مەریەم خان خانەقاکەی گرتە ئەستۆی خۆی کە مەریەم خانیش کچی سەید ئەحمەدی خانەقایە ئەی مەریەم خان چ پێگەیەکیە بووە مەریەم خان 3 مامۆستای تایبەتی هەبوو بۆ فێربوونی زمانی عەرەبی تورکی فارسی هەروەها علومی شەرعیشی خوێندووە مامۆستای تایبەتی هەبوو لە ماڵەوە ئەو سەردەمە ئاوها بوو و لە پاش وەفاتی کاکە حوسێن ئەم هەڵسا دەستی کرد بە خزمەتکردنی خەڵکی بەناندان بە هەژاران هەروەها لە ساڵی 1954 هەڵبژێردرا بوو بە سەرۆکی هیلال الئەحمەر لە کەرکووک بۆ ماوەی 4 ساڵ تا ساڵی 1958 و لەسەر ئەرکی خۆی پارە و ئارز و قە و شەکر و چای دەنارد بۆ پێشمەرگە بۆ شاخ زۆر یارمەتی پێشمەرگەشی داوە و شۆڕش بەڵێ ئەگەر لە تەوەری کاکە حوسێن بمێنینەوە بەڵێ کاکە حوسێن جگە لەوەی کەوا پەرلەمانتار بووە لەلایەنی کۆمەڵایەتی ئایا توانی پێگەی خانەخا بپارێزێ لەو ماوەیە وەکو باسم کە چونکە سەردەمی کاکە حوسێن با بڵێن لە دوای باوکی سەردەمی تر ڕاگەیاندنی شۆڕشی کووردە لە شەستەکان و لە هەفتاکان و ئێتە حرەکەی کوردی زۆر پەرە ئەسەنێ وابزانم خانەقاش لەو کاتە زیاتر و زیاتر لە ڕووی سیاسیەوە پێگەی ئەبێ بەڵێ کاکە حوسێن زۆر پشتیوانی لە شۆڕشی کوردیدا کرد تەنانەت لە ساڵی 73 خانەقای بەجێهێشت ماڵ و حاڵی بەجێهێشت خۆی تەرخان کرد بۆ خزمەتکردنی شۆڕش ئەوە بوو لە دوای ئەوە حکوومەتی بەعەز خانەقاکەی داگیر کرد ناوی خانەقاکەی گۆڕی کردی بە جامع القادسیە تا ساڵی 2023 بەو ناومایەوە لە پاش ڕوخانی ڕژێم ئەوە بوو بەندە چوو لەوێ قوتعەکەم داگرتە خوارەوە و ناوەکەمان گۆڕیەوە هێنامانەوە سەر ناو ئەسڵەکەی خۆی بە ناوی خانەقای سەید ئەحمەد ڕۆڵی سەرۆک مام جەلال لە تعمیرکردن و با بڵێندا دووبارە نۆژەنکردنەوەی خانەخاچی بوو لەو کاتێ لە دوای 2023 ڕەوانشاد جەنابی مام جەلال یادی بەخێر بێ ڕۆڵێکی زۆر گەورەی نواند لە ساڵی 2007 کاک ئەحمەد و کاک شێخ خانەقا کە ئێستا متوەلی خانەقایە ئەو سەرپەرشتیاری خانەقایە چوونە خزمەتی جەنابی مام جەلال مام جەلال فەرمووی چیتان پێویستە وتی دەمانەوێت خانەقاکەمان بۆ نوێژەن بکەیت و مام جەلال فەرمووی بەسەر چاو لەسەر ئەرکی خۆی خانەقاکەی نۆژەن کردەوە لە ساڵی 2007
دەست کرا بە نێوژەنکردنەوە لە ساڵی 2010 بینایەکی مۆدێرن زۆر جوان دروست کرایەوە. بەڵێ ئێستا خانەخا چۆنە ئێستاکە ڕۆڵی خانەخا لە ئێستادا لەکوێی ئەم وەزعی کەرکووکە؟ بەڵێ لە حاڵ حاضر لە خانەقا ئێستا ئێمە لجنەی فتوامان هەیە لە شاری کەرکووک، مامۆستایانی ئاینی بە سەرۆکایەتی مامۆستا مەلا ڕەشید سەرۆکی لجنەی فتواکەیە، خوا بیپارێزێ، پیاوێکی بەڕێز و خۆشەویستە. ڕۆژانی سێشەممان لە خانەقا دانیشن، خەڵکی هەر کێشەیەکی هەبێ لە بواری تەلاق بێ، لە بواری زار و زەوی بێ، ڕوو دەکەن لە لجنەکەش لە خانەقای سەید ئەحمەدە ڕۆژانی سێشەممان دانیشن. ئەو وەکو نەشاتێک نەشاتێکی تریشمان هەیە، یەکێتی زانایانی کوردستان لقی کەرکووک لەلایەن مامۆستا مەلا ئازادەوە دەڕواتە ڕێوە، ئەوش ڕۆژانی شەمان و سێشەمان لە خانەقا ئیشی خۆیان دەکەن. خانەقا وەکو مزگەوتیش تەبعاً هەرماوە. بەڵێ وەکو مزگەوتیش ماوە. بەڵێ باشە، با بڵین کاک سیروان، لایەنێکی دیکەی خانەقا ئەوەیە کە چەندین مەلا و مورید لەوێ دەرچووە. وا بزانم لە هەمووی بەناوبانگتر زۆر جار باسی مەلا هی نەکرێت، علی حکمت. بەڵێ مەلا حکمت سیامە سووری. بەڵێ ئەم پیاوە کیەیە؟ یعنی من زۆربەی ئەو با بڵێن ئەو دەستنووس و ئەو شتە کۆنانەی کە لەسەر کەرکووکەی خوێنمەوە زۆربەی مەلاکان لەلای ئەم پیاوە ئیجازەی مەلایەتیان وەرگرتووە، ئەم خۆشی پێگەیەکی گرنگی هەبووە لە خانەقای سەید ئەحمەد. مەلا حکمەتی سیامە سووری ئەم کەسایەتیە چ پەیوەندی بە خانەقای کەرکووکەوەی؟ بەڵێ مامۆستا مەلا علی حکمەتی سیامە سووری یەکێکە لە گەورە زاناکانی شاری کەرکووک، لە سەردەمی عوسمانی ڕئیس عولەمای کەرکووک بووە، لە سەردەمی ئینگلیز کاتی ئینگلیز دێتە کەرکووک دەبێ بە قاضی قوضات فی کەرکووک قازی بووە، هەم مهنەی قەضاوەتی کردووە و هەم مهنەی مەلایەتی کردووە. 40 کەس زیاتر لەسەر دەستی ئەم زاتە ئیجازەی مەلایەتیان وەرگرتووە لە خانەقای سەید ئەحمەد. دیارە بەڕێوبەر و مدەڕیس بووە لە مزگەوت و مەدرسەی خانەقای سەید ئەحمەد. هەروەک باسم کرد خانەقای سەید ئەحمەد لەگەڵ دامەزراندنی مەدرسەی ئاینی هەبووە. بەڕێوبەرەکەی مامۆستا مەلا علی حکمەتی سیامە سووری بووە، چەندین مامۆستا لێوێ خزمەتیان کردووە و چەندین شاعیر زانا مامۆستای ئاینی لەو سەردەمە مۆڵەتی مەلایەتیان وەرگرتووە لە خانەقا لە سەردەستی مامۆستا مەلا علی حکمەتی سیامە سووری. یەکێ لەوانە مەلا ئەحمەدی فەرقانە لە ساڵی 1902 ئیجازەی مەلایەتی وەرگرتووە لە خزمەتی مامۆستا علی حکمەتی سیامە سووری لە خانەقا. مەلا ئەحمەدی فەرقان باوکی مەلا جەمیلی ڕۆژبەیانیە. هەروەها ئەسیری شاعیرمان هەیە ناسرا و معروفە لە کوردستان، لە ساڵی 1970 ئیجازەی مەلایەتی وەرگرتووە لە خانەقا. هەروەها شێخ حەسەنی قەرەچێوارمان هەیە کە زاتێکی گەورەیە لە ناوچەی قەرە حەسەن و کەرکووک و کوردستان. ئیجازەی مەلایەتی وەرگرتووە لە لای مامۆستا مەلا علی حکمەتی سیامە سووری لە خانەقای سەید ئەحمەد. دایانی تر ئیجازەی مەلایەتیان وەرگرتووە لە مەدرسەی خانەقا. باشە، خانەقا لەگەڵ ڕەوتە سۆفیەکانی ئەو سەردەمە چ پەیوەندیەکیە بووە، بە تایبەت لەگەڵ تەریقەی نەقشبەندی؟ بەڵێ دیارە خانەقا بۆ خۆی تەریقەتی نەقشبەندیە، تەریقەتمان لە حەزرەتی مەولانە خالیدەوە بۆ شێخ ئەحمەدی سەرداری باپیرمان و بۆ شێخ قادری سوور و دواتر شێخ قادری سوور چەندین خەلیفەی هەبووە لە کەرکووک لە کوردستان. یەکەم خەلیفەی حاجی شێخ قادری سوور حاجی شێخ ڕەزای عەسکەرە و هەروەها کوڕەکەی خۆی شێخ حوسێن و چەندین مەلا حافزی گەورە، مەلا وەیسی زەنگەنە، مەلا ئەحمەدی ڕەوشەنی، ئەمانە هەموو خەلیفە بوون لە تەریقەتی نەقشبەندی و هەروەها پەیوەندیشمان هەبوو لەگەڵ خانەقاکانی کەرکووک، لەگەڵ تەکیەکانی کەرکووک. بۆ نمونە ئێمە تەکیە دێرینمان هەیە لە کەرکووک، یەکەم تەکیە کە دامەزراوە لە کەرکووک تەکەی شێخ حەسەنی قەرەچێوارە کە لە ساڵی 1912 لەلایەن شێخ یەحیای دێوانە کوڕی شێخ ئیسماعیلی ویلیانی دامەزراوە. ئەو تەکەیە دەکەوێتە گەڕەکی ئەخی حوسێن لە نێوان مزگەوتی ئیمام قاسم و مزگەوتی نائیبە. تا ئێستا ئەو تەکیە ماوە و حاجی شێخ لەتیف سەرپەرشتیاری طریقەتی قادری قەرەچێوارە. لە دوای ئەو تەکیەیە تەکیەی
شێمحێدینی کەرکووکە کە لە ساڵی 1965 بەڵێ دامەزراوە بەڵێ لەسەر دەستی شێمحێدینی کەرکووکە گۆڕستانەکەشی هەر بەناو خۆیەوەیەتی. حاجی شێم حەمەدی شۆڕیجە ئێستا طریقەتی قادری لەلایەن ئەوە بەڕێوە دەچێ. هەروەها تەکێی تاالبانیمان هەیە لە 1970 زاینی دامەزراوە لەلایەن مەلا مەحموودی زەنگەنەوە. بەڵێ ئێستا لە نەوەکانی مەوجودە مامۆستا حاجی شێخ یوسفی تاالبانی کە ئیمام و خەتیب و مرشیدی تەکێی تاالبانیە. تەکێ شێخ باقیمان هەیە، تەکێ شێخ حوسامەدینمان هەیە. ئەمە بەنسبەت تەکێکان و هەمویان قادرین، پەیوەندیان لەگەڵ خانەقای سەید ئەحمەدا زۆر خۆش بووە. وەکو دوو طریقەتی جیاواز خۆی لە ئەساسە هەر یەکە، بەڵام دیارە تەسبیحات و ئەورادەکان ڕەنگە اختیلافی تیا هەبێ، بەڵام وەکو پرسیارەکەی بەڕێزت پەیوەندیان زۆر خۆش بووە و نامە گۆڕینەوە هەبووە، کتێب دراوە بە دیاری بۆ یەکتری. ئەنجا بێمە سەر خانەقاکانی کەرکووک. دیارە ئێمە لە کەرکووک چوار خانەقام ئێمە لە کەرکووک طبعاً کەرکووک لایەنێکی ئاینی زۆر زاڵە بەسەرەوە. بەڵێ ئەو لایەنە ئاینیە ئایا ئەو پەیوەندی کەرکووک لە ڕووی ئاینیەوە لەگە کوردستان بووە یاخود لەگە ناوچەکانی دیکە بوو؟ بەڵێ لەگەڵ کەرکووک وڵاتی زۆربەی لەگەڵ کوردستانە بووە، چونکە زۆربەی ناوچەی دیهاتەکانی کوردستان بۆ خوێندنی فەقێتی هاتوون ڕویان لە حوجرەکانی مزگەوت و تەکی و خانەقاکانی کەرکووک کردووە. نمونەشمان زۆرە. فلەبەرەوە ئێمە چوار خانەقای تریشمان هەیە، حەزەکەم ئاماژەش بە ناوی ئەو خانەقانە بکەم. لە کەرکووک یەکەم خانەقای سەید ئەحمەدە، وەک باسم کە لە 1934 دامەزراوە. دووەم خانەقای ئەسیریە کە لە 1940 دامەزراوە، دەکەوێتە گەڕەکی بڵاخ. خانەقای سەید ئەحمەد و خانەقای ئەسیری هەردووچیان طریقەتیان نەقشبەندیە، دەستنەوە سەر خەتی شێخ ئەحمەدی سەردار. دوو خانەقای ترمان هەیە، خانەقای حاجی مەلا عومەری گومبەتی کە وە خانەقای شێخ خدر. ئەو دوو خانەقایە دەکەونە گەڕێکی ئیمام قاسم و زێویە. هەردوو طریقەتیان نەقشبەندیە و دەستنەوە سەر خەتی شێخ عوسمانی سراجەدینی تەوێلە. بەڵێ دوامین تەوەر حەزەکەم قسەت لەگەڵاکەم کاکسیروان، ئەویش بزوتنەوەی حەقەیە. بەڵێ ئەم بزوتنەوە چه پەیوەندیەکی بە خانەقای کەرکووکەوەیە؟ بەڵێ ئەگاتوانی باسێکی بزوتنەوەی حەقەشمان بۆ بکەی بە کورتی. بەڵێ بزوتنەوەی حەقا ئێمە وەکو خزمایەتی خاڵۆزاپۆرزین و بزوتنەوەیەکی ئاینی کۆمەڵایەتی و دادپەروەری یەکسانی بزوتنەوەیەکی ئاینیە و هەروەها ڕێبازیان طریقەتیان نەقشبەندیە. پەیوەندیان لەگەڵ خانەقایە باشە و تێکەڵاویشمان هەیە لەگەڵیانەوە. بەڵێ حاجی عەبدولکەریمی شەدەڵە مرشیدی طریقەتی نەقشبەندی بوو، پیاوێکی ناسراوە لە کوردستان و لە عێراقیش. ئەو ڕابەری طریقەتەکە بوو و لە دوای ئەویش مامە ڕەزای برای درێژەی پێدا و ڕێبازی حەقەی دامەزراند و پەرەیدا بە ڕێبازی حەقە. بەڵێ حەزەکەم دوامین پەیامت ئەگەر هەبێ. وەڵام من خۆشحاڵ بووم مامۆستا، دەستان خۆش بێ، بەرنمەیەکی سەرکەوتووە و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم زیاتر. دەستی جەنابەت خۆش بێ و دەستی ستافی برایان خۆش بێ لە پشتی کامیراوە. زۆر سپاسان دەکەم. بەخێراتی. زۆر مەمنوون. زۆر بەڵێ بەڕێزان خۆشەویستان، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم هەڵقەیە کە تایبەت بوو بە پێگە و یادی سەید ئەحمەدی خانەقا و هەروە پێگەی خانەقای کەرکووک. تا دیدار و تا بەرنامەکانی دیکەی بەسەر هات بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.